بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیارێواکەین ئەرکی حکوومەتی هەرێم بەرامبەر بە ناوچە دابڕێنراوەکان چییە؟ وەکو بینیمان لە ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک خروقاتی ئەمنی لە هەندێک لە ناوچە دابڕێنراوەکان لە دەوروبەری مەخمور و کەرکووک و ئاڵتون کۆپری و هەندێک لەو ناوچانە ڕوویاندا داعش زەفەری بە هێزی پێشمەرگە برد و توانی هەندێک هێرش بهێنێ بۆ سەر هێزەکانی پێشمەرگە. هەندێک لە سەردانە مەیدانیەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان و کەسەیەکەمەکانی حیزبەکانی دەسەڵات بینیمان سەردانی هەندێک لە بەرەکانی جەنگیان کرد و کۆمەڵک لەو پێشمەرگانەیان بەسەر کردەوە. هەر ئەمە کافیە؟ ئەمە بەسە بۆ ئەوەی بڵێن ئێمە لە ڕووی ئەمنی و عسکەریەوە توانیمانە ناوچە دابڕێنراوەکان بپارێزین؟ ئەی چیتر کراوە بۆ ئەو ناوچانە؟ بە نمونەی کەرکووک و خانەقین و جەلەولا و هەموو مەنتیقانەی کە لە ئێستادا لەژێر دەستی حکوومەتی عێراقن، حکوومەتی هەرێم چی بۆ کردوون؟ چەند خزمەتگوزاری پێشکەش کردوون، چەند قوتابخانەی دروست کردووە، چەند خەستەخانەی دروست کردووە. ئەو مامۆستایانەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تەعینن لەوێ ڕۆڵە بینن و ئەرکیان هەیە، حکوومەتی هەرێم تا چەند بەدەمیانەوە هاتووە، تا چەند موچەکانیان لە کاتی خۆی ئەدا لە کاتێکە ئەو ناوچانە ناوچەی کێشە لەسەرن. ینی مەفروزە پێویستە زیاتر بە گەرمیەوە، بە گەرمیەکی گەرم و گوڕترەوە بتوانن لە خزمەتی هاوڵاتیان و فەرمانبەرانی خۆیان بن. ئەبینین کۆمەڵە قەیران و گرفت لە هەرێمی کوردستان بوونی هەیە، بە نمونەی قەیرانی ئاو و کارەبا و قەیرانی بەنزین و قەیرانی تەنانەت نەبوونی تەرفیع و عەلاوە بۆ فەرمانبەران. ئەمانە هەمووی کۆمەڵێک قەیرانن بەرۆکی فەرمانبەران و خەڵکی بەژمێنەتی ئەم هەرێمەی گرتووە. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی هیچ خزمەتگوزاریەک، هیچ بەرەو پێشبردنێک، هیچ جیاوازیەک لەگەڵ حکوومەتی عێراق بگەێنێتە ئەو ناوچانەی کە پێوترێ ناوچەی کێشە لەسەر، بە نمونەی ناوچەی مادەی 140 و کەرکووک و دووسخورمات و خۆ ئێمە سنوورمان هەتاوەکو حەمرین بوو، دوای حەمرین هاتەوە مەفرەقەکەی کەلار و کەفری و سەلمان بێگ و ئەوانە، دوایەوە هاتەوە ناو دووز، لە دووزەوە هاتەوە ناو کەرکووک، لە کەرکووکەوە ئێستا سنووری هەرێمی کوردستان هاتووەتەوە قەرەهەنجیر، لەولاشەوە چوەتەوە ئاڵتون کۆپری. ئایا حکوومەتی هەرێم چ بەرنامە و پلانێکی هەیە بۆ ئایندەی ئەم ناوچانە؟ تەبان کۆمەڵێک لەو کۆمنتە جوانانەی کە هاتوو نەیخەمە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست لە ناو بەرنامەکە. چمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان، هەڵبەتە لە ئەو ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بۆ دوو ژمارەیە. ئێمەش لە ڕێگەی و ژمارانەوە لە خزمەتان نابین، قسە و باسێکەکەین لەسەر ئەم تەوەرەی ئەمڕۆ. پەیوەندی یەکەم کاک عەبدولجەبار لە هەولێرە وەرەگرم. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. کاک عەبدولجەبار برام دەستێ بەرنامە دەکەم بەڵات تەوەرەی جوانە دەرزادیە. سپاس دەکەم. حکوومەتی هەرێم کە کاتێک بۆ خۆی لێ بوو، حکوومەت بوو لە ناوچە دابڕاوەندەکان و لە کەرکووک و هەتا زەبەر هەمری نووسینە کرد، تازە بەتەمادی هیچ بکە. حکوومەتی هەرێم خواخوامان دەست بێ ئەو سێ محافەزەی کوردستان کە هیچی پێ ناکرێتن، لەوەی دڵنیا بە هیچ ناکە. کاتێک کە لێ ئێستاکە کە لەوێ نبە بەڕاستی خەڵکەکەی پێ خۆشحاڵن، دریان بەڕاستی پێخۆشن درێت لە خۆزی هەر ئەو کاتە دەست بلێ نەبە ئێستا کە نە زەریبیان لەسەرە، نە کامیرەیان لەسەرە، نە ئەو هەموو زەریبە و بێنەفتی و بێغازی و بێکارەبایی و بەڕاستی ئێستا ئەوان ئازاد بوون و دریان خۆشە. چی دە بکات حکوومەتی هەرێم؟ بەڕاستی پێ باوەڕ ناکەم هیچی پێ بکرێت. بەڵێ ئەوڕێی خۆمە باشە. هیچی پێ ناکرێت ناسیکە. کاک عەبدولجەبار، یعنی ئێستا حکوومەتی هەرێم بەڕای تۆ بۆچی ناتوانێت مەسەلەن ئەم خزمەتگوزاریانەی کە تۆ باست کرد بۆ خەڵکی خۆی لە هەرێمی کوردستان لەم سێ پارێزگایە کە ئێستا بۆ بە 4 پارێزگا بە هەڵەبجەی شەهیدی خۆشەویستەوە، یعنی ئەوە قەزەی هەڵەبجە هەر لێگەڕێەوە، هەر کارەساتێکی زۆر گەورەیە. یعنی ئێستاش هەڵەبجە بابزانی ئێستا شاری هەڵەبجە حسابی ساڵی 1970 بۆ بکە، هیچ فەرق و جیاوازیەکی نییە. بۆچی حکوومەت هێرم نەیتوانیوە ئاوڕێکی جددی لەم ناوچانەی خۆی بداتەوە؟ بەڵێ ئەوڕێی خۆمە. باشە
حکوومەتی ئێمە نەکەنامان ناو حکوومەت بەڕاستی ئەوە حکوومەتی کۆمپانیاکانە نە حکوومەتی هەرێم حکوومەتی کۆمپانیاکانە حکوومەتی کۆمپانیا ناتوانێت هیچ خزمەت گوزارێت بکات لە بەوەی سوێنێت باشە حکوومەتی کۆمپانیا ناسی کە ئەگەر سیر بکەی ئەگەر بیکە ئێستا کارەبا بە حکوومەتی عێراقی دەفرۆشی خەڵکی هەرێمی کوردستان بێ کارەبایە ئەمەدەیە کارەبا غاز بفرۆشیتن بە ئەفغانستان و بە تاجیکستان و بە شوێنانە کە خەڵکی خۆی بێ غازە نەفت بەرمیل بە ئێستا خەڵکی کوردستان ئامادەیە بە سەری دووەلی نەفت لە حکوومەت هەرێم بکڕی هەتا بە سەری دووەلی نایفرۆشی ئەتو بگرێت دەمەستیزەی کە لە بازاری ڕۆژ بەرمیلە نەک بە $7,000 دینارە کە دەکات $20 فروشی بە $30 $30 دەگاتە دووەلی ئێستا بە $20 دەگاتەوە خەڵکێکی خۆمان هەر نەوتە ئەوروپا نایەتن دەستەکان خۆش بێ کاک عەبدولجەبار ناکاتن تەنها قسەی ڕاگەیاندنەکان لە ڕاگەیاندن هەموو شتێک کراوە بەڵام هیچ ناکاتنێ دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکە دەچمە لای کاک مەحموود لە دهۆکەوە چۆنی کاک مەحموود ئێوە چۆنن سپاس دەکەم براکەم مەمنون والله الحمد لله مەزەتی بە مەوضوعی بەرنامەکە ئەوە کە حکوومەتی ئەرکی حکوومەت چێ بەرامبەر ناوچەی کوردیە دابڕانەکان بەڵێ مامۆستا مەحموود ئەوە حەقترە حکوومەتی هەرێم مشکلەی لە ناو هەرێمی حەل بکاتەوە لە ئەو قوتابیەکان دارمانی قوتابیەکان دەرماڵە وەزع بکاتەوە پاشی دوای ناوچەی دابڕاوانەکان بەڵێ هەروەها مامۆستا مەحموود چۆن حکوومەتی هەرێم ئەو ناوچە دابڕاوانەکە حەل بکاتە بەقەسەم بەخۆ من ئەم قەسەم ناتوانم قەسە بکەم بەڵام قەسە بکەم ئەوە ئەو ناوچەکان بەداخەوە فروشراوە چۆن حەل دەکاتەوە یعنی ناتوان چۆن حەل دەکاتەوە بەڵێ یعنی مشكلة يعني معناته شيء حكومتي هرم طلبي هاوكاني دكات لحكومة بغداد مع العلم محاولة دكات استقلال بغداد هر قراية ولا بغداد فأولادنا حكومتي هرم مشكلة لنا هرم حل بكتف فاش دبروان أوان نزبطرح أحلتنا وتي أوان الأقربون أولى بالمعروف بەتاکید ئەرکی سەرشانێتی ناوچەی خۆی کێشەکانی ناوچەکانی خۆی چارەسەر بکە بە نمونەی دەرماڵەی قوتابیان دواتر بچێتە دەرەوەی کێشەی دەرەوەش هەڵ بکە بەڵام دوجار ئەو ناوچانەی دەرەوەش بەهی خۆی ئەزانێ ئیتر نازانم چ کاتێک بە جددی ئاوڕی لێداتەوە ئەوەشان جێگەی پرسیارە بەڵێ سپاس دەکەم کاک سەیدا مەحموود دەست خۆش بۆ پەیوەندەکەت موفق بیت ئەچمە لای کاک محەممەد لە کەرکووکەوە پێم خۆشە و ناوچانە زیاتر پەیوەندیمان پێوە بکەن ڕێگە خۆشکەین بۆ و منتیقانی کە پێیانەوترێن ناوچەی کێشە لەسەر باسی گرفتی خۆیان زیاتر بکەن کاک محەممەد ئێوارە باش هەموو کاتت باش دەستخۆشی ئەم تەورە جوان لێکم تەورێکی جوان تەڵبژاردەوە ئەزیزی کاک یەک تێبینیم لەسەر قسەکانی کاک عەبدولجەبار لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ جەنابی بۆ تێگەڵای گوێگرانیەن تەلەڤیزیۆن و شاشە جوانە ئێمە وەکو خەڵکی کەرکوو وەکو کوردی خەڵکی کەرکوو بەحقیقەت یەک شتێکی ڕاستەقینە حەقیانەت لەم شاشە جوانەوە بۆ گوێگرانی خۆشەویست بۆ بیدەری خۆشەویست باوەڕتان هەبێ هەرێمی کوردستان هەرێمێکە واقعی هەرێمە بە دەوڵەت ناسراوە وەکو دەوڵەتێک وایە لە چاو ئەم حکومەتی عێراقەوە ئێوە وەرن کەرکوو ببینن لە هەموو ڕێکەوە باوەڕکە ئیمڕۆ چوومە یەک کاتژمێر و 5 خولەکە پاوەستراون بۆ سەرەی بانزینێک ئەمە یەک دوو خوا مانیەک و 20 ڕۆژ شەبێ من ئەمەوێ سەرە بگرم بۆ 50 لتر نەوت وەڵا دەرم ناکرێ ئەمە بەلایەکە وەرن کوچە و شەقام و شۆستەکانمان ببینن لەگەڵ کارەبا کەسمادا ئەم دقەی کە لەگەڵ جەناب تا گفتوگۆ ئەکەم 3 کاتژمێر ئەبێت کارەبای ڕێسیم دەر لێ بڕاوە زیاتر کەمتر نییە
بەڵێ کاک عەبدولجەبار جەناب لە هەولێرە دائەنیشی پایتەختێکە وەڵا بە حەزرەتەوەین بستێکمان هەبێ لە هەولێرە دابنیشی لە هەرێم دابنیشی لە قوشتەبە دابنیشی لە چەمچەماڵ دابنیشی باشە هەموو شتێک ئەوە نییە بڵێ وەڵی ئمڕۆ بەس مەعاشەکە وایە معاش بابە وەڵا هەرێمش مەعاشی هەیە ئێمە هیچ ژیانێکمان نیە لە کەرکووکە پرسیارێک لە جەنابەت حکوومەتی هەرێم بەم شێوەیە بێ ئاورێک لەم ناوچانەش نەداتەوە ناکرێت کاک محەممەد پرسیارە لە جەنابەت بکەم پێش 16 ئۆکتۆبەر کورد هێز و قووەتی هەبوو لە کەرکووک بینیمان هەندێک تا ئاستێک هەندێک خزمەتگوزاری پێشکەش کرا هەم لە ڕووی پاک و خاوێنی کەرکووک تا ئەندازەیەک پاک و خاوێنتر بوو مەسەلەن ئێستا هەست ناکەی ئەوە عێراق دەستی لە کەرکووک بەرداوە هیچ خزمەتگوزاریەک پێشکەش ناکە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە پشتی کردووە لە کەرکووک ئەویش بە هەمان شێوە ئەوەی کە جاران ئەیکرد مەسەلەن هەندێک بیرەنەوت هەبوو لە کەرکووک کورد سەرپەرشتیە کرد ئەم بیرەنەوتانە دوجار قازانج و خێر و بێرەکەی گەڕایە بۆ هەرێمی کوردستان وابوو شتێکە هەیە لێرە ئەو کاتی کەوا نەوت ئەڕۆیش یان حکوومەتی هەرێمی کوردستان و کاتە دار و دەستەی خۆمان لێرە بوو باشە چەندها هەزار کەس خۆ لەژێر عەقدی نەوتا بوو موچەی هەبوو لەسەر عەقدی باشە قسەکە لەسەرەوەی ئێستا کە لەو بیرەنەوتانە نەماوە کشاوەتەوە هاتووەتە دواوە ئەویش پشتی لە کەرکووک کردووە یان نا تەنها وەڵامی ئەو پرسیارە بە حەقەت ئێستا پشت لە کەرکووک کراوە بە حەقەت پشتی لێ کراوە خۆ تۆ ئێستا منت بم بۆ محافەزەکانی کە لەوەیە لێرە خراپتر بن لە کەرکووک خراپتر بن لە ئەسەمبڵەیدا خواوی عێراق بەڵێ دەستەکان خۆشەکە کاک محەممەد من زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەم بۆ پەیوەندێکت لە ساغ و سەلامەت بی ئەچمە لای کاک ئەنەس لە دووس خوورماتوەوە عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک ئەنەس سپاس دەکەم دەنگت بەرزکەیتەوە مەمنونە بم کاک ئەنەس فەرموو سپاس دەکەم دەستخۆشی بۆ جەنابەت بۆ پەیوەندێکت والله أركي حكومة كردستان تناو صدام رياض وكان هي أرتجانية يعني أوان لت وزارة السياسة وحكومة كل يذهب لمنا وثانية من بقوا كان زي كده سماتو يجي زوجة أبو ديراب ما كيف يكون هذا نروش هرش تجي بيوتاي يعني كذا أنا ما ويد وزارة السياسة وزارة هذا إيش أنت نقرأ أستجنوا إيش أنت نقرأ من هذا أو نعلم بلى استدعى وانا صالح بنا بيت شان بيقول جزء حكومة العراق والله يعني أرك بابرون أكيد كان تواكل لكردستان أو خلقي إخوان رزانة كان بلسانه جد أبي بودو شيكا أوان حالات نيرة باريان أخوان إيش فرق تجيني حكومة العراق إخوان حكومة كردستان إخوان أما في كمان شيء كردستان إخوان شارفة جنزا قررنا ولا أمد شيء ما شارفة جن دەستەکانت خۆش بێ کاک ئەنەس سپاس دەکەم بۆ پەیوەندێکت موفق بیبرام ئەچمە لای کاک ئەحمەد لە چەمچەماڵەوە السلام عليكم وعليك السلام ورحمة الله كاك أحمد جان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم سپاس دەکەم زۆر بەڕێزی کاک ئەحمەد بەڕاستی حکوومەتی هەرێم جارە نازانم بڵین هەمانە نیمانە حکوومەتی هەرێم ئەوەی هەر بۆ دەسەڵات و دار دەستە و بنەماڵە و کوڕ و کوڕۆزا و بۆ ئەوانی خۆیانە ئیشە و کارەکانەکەن ئێترۆ ناوچەدا بەناوەکانیش کۆ کوڕۆزای بارزانی و دەسەڵاتی ئەوان نییە بڵین بۆ ئەو پارەی کە یان بڵین ئەو خزمەت گوزاریانی کە لە بڵین بۆ ناوچەدا بەناوەکان بیکەن اینجا بۆ ناچێت لە میانمای کارە و دورگەیەکەوە کڕیوێتی ئەچێ خزمەت گوزاری و پارەکەی بۆ خۆی لێ سەرفەکە چێ کڕیوێتی کاک ئەحمەد بۆ چییە چونکە هەر کاتێ بێوان ئێرە بەجێ ئێڵن چێ کڕیوێتی ئەوە نییە لە کەناڵە بەڕێزەکانی ئێوە بڵین باسەکرێکە بەرپرسی باڵا لایە دوورگەیە کڕیوێتی لە وڵاتی میانمای بەرپرسی باڵا هەیە دوورگە و شتی کڕیوە بڵێن باڵەخانە و شتی کڕیوە بەڵێ ئەڵەن باڵەخانەی کڕیوە ئەوەی کڕۆ نازان باوی چەند ملیۆن دۆلارە اینجا بۆ ملیۆن دۆلارە لێرە سەرفکە بۆ کەرکووک بۆ لێ سەرفی ناکات دوو سبەی وڵاتی جێبێ لێچێ بۆ دوورگەیەدان کەرکووکی بۆ چییە کاک ئەحمەد ئەمەوێت تێبگەم خۆی دەرماڵە نادا نەود نادا ئەمەوێت تێبگەم مەبەستت ئەو باڵەخانەیە کە بە 18 ملیۆن دۆلار لە ئەمریکا کڕاوە بەڵێ بەڵێ زۆر باشە و لەلایەن بەرپرسێکی باڵای
هەرێمەوە کڕاوە. سوپاس دەکەم دەست خۆش بێ کاک ئەحمەد بۆ کۆمنتێکم نووسی کەچی کۆمنتەکەم ئەوە سەی خوارەوەکەم عیب نەبێ ئەوەی نانەنان لەکوێ لە ڕاستەوخۆکەی فەیسبووکان نووسیوتە؟ بەڵێ بەڵێ تقریباً وڵی نازان سەعات چەند کۆمنتەکەم کردو بەزی کرد وڵا یەک دقە نازانم بەس یەک دقە لەگەڵم بەبا من بتوانم کۆمنتەکە بدۆزمەوە. ئێستا خەمە بەردیدی بینەرانی بەڕێز حتمما ئەی خوێنمەوە خەمن نەبێ دڵنیا بای خوێنمەوە. دەستەکانە خۆش بێ و من مەمنونیەوە. ئەزیزیت کاک ئەحمەد گیان سپاس بۆ پەیوەندێکەشت زۆر بەڕێزیە. چمە لای کاک پۆڵا لە هەولێرەوە. سڵاو لە برای خۆشەویست کاک مەحموود لە هەموو بینەرە بەڕێزەکان. سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵا گیان ئەزیزی فەرموو لە خزمەتم. سەرەتا دەمەوێت کاتی خۆی شاعیر حەمدی کاک مەحموود لە سەدەی ڕابردوو کە سلێمانی خەڵسانی خوێن کرا شعرێکی جوانی هەیە کە دەڵێ ڕەبی مووی لێ بێ زمانی پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ. شاعیر حەمدی وای گوتووە. منیش دەربارەی ناوچە دۆڕاوەکان دەڵێم ڕەبی کەڕ و لاڵ بێ داوەکانی لە پشت سەری بێنە دەر ئەوەی خاکی کوردستانی کردە کێشە لەسەر. دووبارەی دەکەمەوە ڕەبی کەڕ و لاڵ بێ داوەکانی لە پشت سەری بێنە دەر ئەوەی خاکی کوردانی کردە کێشە لەسەر. برای بەڕێزم چێ کردە کێشە لەسەر؟ ئێمە هەمومان دەزانین کێشەکەمان هەر لە سەرەتاوە کێشەیەکی نەتەوەیی خاص بەپاسەت هیچ پەیوەندی بەوە نییە. دواتر حکوومەتی هەرێم لە سەڵاتی لە دەبەری سەوز دەڕوا ئایا بۆ ئەو ناوچانە بیکار نابرای بەڕێزم بۆ وای لێ هات لە سەرەتای 2023 سیاسیەکانی کورد 75 کەس ئەوانەی پاشکۆیان بوون و ئەوانەی دەستوریان نووسیوە کورد و خۆیان خستە ناو زەلکاوێک و تەنها دەبێت لە ناو ئەو زەلکاوە بخنچێن ملەتی کوردیش لە ناو ببن. بۆ بەناوە لە دەستور کێشە لەسەرە کاک مەحموود. ئەگەر کێشە لەسەر بێ لە بەینی دوو تەرەف و دەبی تەرەفی سێ حاکم بێ. کاک مەحموود خۆ دەزانی خوا نوێنەرەکانمان خۆیان فاناسەکانمان کە دەستە بەغدا بۆ داوای تەرەفی سێم ناکەن. عێراق خودی خۆی تەرەفی داگیرکەرە ئەویان کردووە بە حاکم کەواتە ئیرادەی خۆیان تێکشکاندووە سیاسیەکان ئیرادەیان تێکشکاندووە. سەیری کە قەتل عامەکەی ڕۆژی شەوی پێنجشەمە لە سەر جومعەی ڕابردوو کاک مەحموود قەتل عامەکەی خدر دیدە لە بناری هەرەتووک سەر کۆمارەکەت گوێ لێ بوو بروسکەیەک بنێری سەردانی وێ بکە پیاوانی ئاینی بەڕێز وێران لە ترسی عەرەب 1000 بۆ حەزرەتن 1000 بڵێن هەرێ عەرەبەکان کوشتنی منداڵی کورد قەتل عام کوردنی کورد بەس نییە کەوانی لە پاس سیاسەکە ڕێزمەوەی بۆ پیاوە ئاینەکانی ئەوەی لە خوانە بێ لە هیچ کەس ناترسن ئەوانی تر لە ڕێی فەیسبووکەوە مەلای فەیسبووک و خەڵەفی و سەلەفی و لە بارەگای حزبەوە کراون بە مەلا ئەوان دەڵێن وتان ئەرێ ئەو قەتل عامەی کورد بەس بێ برا چاوڕەشەکانمان چونکە ئێوە لە خوا ناترسن لە عەرەب دەترسن. کێشەکە کێشەی نەتەوەییە برای بەڕێزم سارەتەر چییە؟ تا شۆڕەسوارێک بێ باوەڕی بەخوا بێ باوەڕی بەداد پەروەری بێ بە خاک و نەتەوەکەی بێ نەک ئەو سیاسیانەی داڕوخاون نەک ئەوانەی شکستیان خواردووە شەو ڕۆژ ئەبا بۆ شێخەکانیان هەڵدەگرن کەتی ڕۆژانە لەو ناوچانە بۆمان نییە سەردانی مردوەکانیشمان بکەین دەبێ بەدەستی کێ بەدەستی ئەو ئەولادە شۆپیانیانەی لە ناو شارەکانی کورد داڵدەدراون. کەواتە من چاوەڕێی چی بکەم؟ چاوەڕێ لەوانە بکەم کە خودی خۆیان کردیانە کێشە لەسەر کە ئیرادەیان تێکشتا کە شکۆیان نما کە کەسایەتی کوردیان کردە کردە کەسایەتێکی ڕووخاو تێکدراو عەرەب بە مقەدەس بزانێ تۆ سەیری بازاڕەکان کە سەیری عەرەب کە چۆن تەمەنی بەقەدەر دووق تەمەنی عەرەبەکەی هەیە دانتای بۆ هەڵگرتووە کورد کوژە چۆپێنیە لە گەڕەکەکانی هەولێر یەکجەت ناوم لەلایە ریشتفی کوردەتی دەستیان ماز دەکە دەست ئیرادەی تێکشکا کە شۆڕە سوارت نەبوو کە سەرکردن نەبوو کە پێشەوات نەبوو خاکی چی سەرفرازی چی شکۆیکی خزمەت جوواریی دەست خۆش بۆ فارسەکان کە توانیان شکۆی عەرەب بشکێنن هەتا شکۆی عەرەبیان بکەن بەتی کەسی عەرەب ڕۆژ بە ڕۆژ خاکەکەمان داگیر دەکات قەتل و ئامان دەکات شکۆی سیاسیەکانیشمان دەشکێنێ پیاوێکی ئاینی ڕۆشنبیر نووسەر سەرکردە کەس ناوێ ڕێبرێ عەرەب تۆپ بۆوانە من دەکەی
والصنداقي كردوا أخذوا بالصغرى وطول بالكبرى أبو طول بالجزيرة موسام داجي كردوا ليتان تيم العرب دايا كواتا إرادة تكشكا وإرادة دست خوش کاک پۆڵا إرادة بونا قريتوا ما دەست خۆش کاک پۆڵا سپاس دەکەم کاتم زۆر پێدای ببوورە ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە بەداخەوە پەیوەندەکەی داخراوەتەوە کۆمنتە خوێنمەوە بەڕێزان ئەو کۆمنتانەی کە هاتوون بەم شێوەیە هەندێک کۆمنت ئەگەر نەخوێنرێنەوە داوای لێبورد نەکەین ڕەنگە گوجاو نەبێ یان ناوی تیابێ یان تەشیر و ناوزڕاندن بێ کاکاروان عەلی ئەڵێ ئەرکی حکوومەتی چی 100 شکور بە پێشتر زۆربەی ناوچە جێناکۆکەکان لەژێر دەستی کووردا بوو بەڵام بەهۆی دەسەڵاتی بنەماڵەیی و ڕێکەوتنی ژێربەژێر ئەویشمان لەدەستدا. باوەڕ مستەفا ئەڵێ بۆ حکوومەت لە تاو پڕکردنی گیرفانی بیری هیچی ماوە. محەممەد جەمالی ژەڵێ فرۆشتنی نەوت و خێر و بێرەکەی و ئیهمالکردنی خەڵکەکەی. بەشدار حاجی ئیبراهیم نووسیوێتی ئەرکی حکوومەتی هەرێمە ئەو ناوچانە بفرۆشێت بۆ ئەوەی خەڵکەکەی نەجاتیان بێ لە دەستی حکوومەتی کۆمپانیەکانی جوود بنەماڵە. نەبات حسێن ئەڵێ ئەرکی حکوومەت ئەوەیە ڕێککەوتن بکات لەگەڵ بەغدا و پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ئەو ناوچە کوردیانە هەرگیز هەر هێزێکی تر لە ناوچەکەدا هەبێت دەربکرێت. کاروان سەلام ئەڵێ ئەو ناوچانە مڵکی کوردستانە نابێت ڕێگە بدرێت بێگانە داگیری بکات. بەرهەم محەممەد ئەڵێ باشترین چارەسەر ئەوەیە بەرپرسەکان خۆیان بەرگری بکەن لەو سنوورانە چونکە بوونی ئەوان واتە بوونی ڕێژەیەکی زۆری چەکدار لەو شوێنە. کورد و عەلی ئەڵێ حکوومەت واز بهێنن لەو خەڵکە خۆی ئیدارەی خۆی ئەدات و خۆشی ئەیپارێزێت. بەڕێزان ئاماژە بۆ بکەم ئێمە بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگوازرێتەوە ئەو بەڕێزانەی کە لە ڕێگەی تەلەڤیزیۆن و بینەرمانی نەتوانن لێەوە بینەرمان بن. کاک عەبدوڵڵا لە چوارقوڕنەوە وەرەگرمەوە. کاک عەبدوڵڵا گیان فەرموو. السلام عليكم ورحمة وعليك السلام ورحمة الله وبركاته. سپاس دەکەم. والله مامەسە باسی حکوومەتێکی ترکا بۆ ناو چدا بڕاوەکانە یان بەڵێ لە تبکە ئەوەن هەموو جارێ 56 نەفەر ئەوانە دەستنە بەغدا دانێرن بۆ پارەوەریتنێ ئەوە ئیشی دەستورە بابە ئەوە ئیشی دەستورەوە لە ناو دەستوردا هەیە ئەوە بە سەرجاری چارەی ناکرێت ئەوە بە دەستورە بدان یەک جاری ئەوانە خاڵشیانەوەتە ناو پەرلەمان ڕانکێشاوە بەس پارەکە هەڵ دواتونێتەوە ئەوە چەند خولە پەرلەمان بەغدا دەکرێت چەند خولە ئەمە دیلێکیە بووین ئەمە لە جەبەل حەقی نەبووین بەڵام بەو دەوڵەتانەی دەور و بەر و بە حکوومەتی عێراقی ئێمای ناوە سەر خەتی 36 بابەجانەوەیکی دەستورە ئەوە ئیشی سەگداری نییە ئەو کارەکاری دەستورە ئەچی لە ناو پەرلەمان دۆبییان پێ نەکرا دۆستێکیان پەیدا نەکرد ئەگەر ئەو ناوچەداڕانەکەەوە کوردستانی ئێکەواتە چی دەکەێت تو بە سەگداری استفادە ناکەی ئیلا بەو دەستورێکەکەی یان نووسراوەتەوە یان ناتە ناو پەرلەمان ئەو هەر بچن پارەکەەوە بگاتنەوە ئەو پۆسە دەڕا پۆسە چیکە ئەو پۆسە دەڕا پۆسە چیکە یان ناکرێت کاکە ئەوە ئیشی دەستورە لە بە دەستوریکە ئیتر خۆشی. سپاس کاک عەبدوڵڵا گیان بۆ پەیوەندیەکەت دەست خۆش بێخوا. مام جەوهەر فەرموو. داخراوەتەوە بەداخەوە هیوادارم پەیوەندی بکاتەوە مام جەوهەر سپاسێکم. بەڵێ بەڕێزان ئەوەی گوێبیست تێبین لەلایەن هاوڵاتیانەوە بەشێکە لەو گلەی و گازندانەی کە لە حکوومەتی خۆماڵی کوردی ئەکرێ لە پای ئەوەی کە ئەم حکوومەتە ئاوڕی جدی لە خەڵک ناداتەوە. باوکی محەممەد لە ڕانیەوە فەرموو. باوکی محەممەد ئەلو فەرموو باوکی محەممەد. کاک محمود ژیانەوە کاتت باش. هەموو کاتت باش باوکی محەممەد گەلێ سپاس. سپاس بۆ جەنابێت وەڵڵاهی کاک محمود ئەوە 2021 ئەوە 18 ساڵە ئەو ناوچانە ڕزگار کراون حکوومەتی عێراق نەماوە یعنی نازانم من بە چ منطقێک لە ئێستادا ڕێگە لە بۆ حکوومەتی هەرێم دابنێم وەک پێشنیاری خۆم وەک هاوڵاتیەک
ئایا چی بکە لەوێن دەرباشە کاکە ڕزاتان لێ دەکەم واقعەکە وەکو خۆی بخوێنەوە واقعەکە وەکو خۆی باز بکەن ئێوە چاوی ئێوە دەسەڵاتی چوارەمن و چاوی خەڵکن شتەکە با بە حەقیقەتی خۆی عەرز بکرێ برا ئەو ناوچانە نەدابڕێنراون نەن کێشە لەسەرن ئەو ناوچانە فرۆشراون برایەکەی نفرۆشراون نەفرۆشرابێن ئەوەتانی لە 2003ەوە سەرۆک کۆماری عێراق کوردە یەک لە ئەرکەکانی سەرۆک کۆمار ئەوەیە کەوا پارێزگاری لە دەستور بکە مادەی 140 یەک لە مادەکانی دەستوری عێراقا کە دادگای فیدرالیش هەموو دانی بەو مادانە داهێناوە باشە ئەگەر کورد داوای مادەیەکی خۆی نەکا لە ماوەی 18 ساڵ ئێمەی هاوڵاتی چی قسە لەسەر ئەرچی حکوومەتی هەرێم بکەین برای من ئەو حەقیقەتانە وەکو خۆی عەرز بکەن با خەڵک خاکفرۆشەکان بناسی مەترسن بە ئازایانە بیرێن برای من ئینسان لەو منجی سیاسی و لەو یعنی بەڕاستی پێ برێم لەو مووقیفە سارد و سوڕیانە باش دەدا بە تایبەت لە کاتی هەڵبژاردنەکان حقیقەتەکەی بڵێن ئەو ناوچانە فرۆشراوە ئەو شەڕانەی دەکرێت بە ناوی داعش و بە ناوی هجومی سەر پێشەوەرگە هەمووی عەرەبە شۆڤێنەکان و هەمووی عەرەبە بەحسیەکانە و دێن خوێنی گەنجی کورد بە بەلاش و حەلاش دەڕژێنن حقیقەتەکان بە واقعی برێن ئێمەی هاوڵاتی چیتر فێرمان لێ ناکرێتن وەک هاوڵاتیەکی کوردی بێلیان قسە دەکەم ئەو ناوچانە نەداڕاون نەکێشە لەسەرن هەموو فرۆشراون هەموو سیاسەکانی کوردیان فرۆشن لەسەر مێزی سیاسی برای من زۆر سپاس جلۆ جەناب سپاس باوکی محەممەد دەستت خۆش بێ ئەچمە لای کاک بەمۆ داخراوەتەوە کاک بەمۆ ئەم کاتێ باش قوربان هەموو کاتێ باش کاک بەمۆ لە تەلەفۆنەوە گوێم لە بگرە سپاس دەکەم فەرموو باشی قوربانە خاڵ عەزیزی مەمنونی جەنابتم سپاس دەکەم باشە قوربان ئەو کاکە دەستخۆشی بەرنامەکەی لێ یەکەم ڕاستی دەستت خۆش بێ بۆ بەرنامەکە لەسەر ئەوەی کە ئەرکی حکومەت چییە لە بۆ ناوچە دابڕاوەکان ئەرکی حکومەت وڵی نازانم بەڕاستی من چی بڵم بەرامبەر ئەرکە واجبە لەسەری حکومەت بۆ ئیشکا بۆ ناوچە دابڕاوەکان بەڵام حکوومەتی ئێمە وا ڕێکەوتووە ڕێنەکەون ڕێکەوتون لەسەرەوەی کە ڕێنەکەون بێتە اتفقوا على أن لا يتفقوا تێگەی ئینجا لە ڕاستیا ئیش بکرێت بۆی کە ئەرکی حکومەت چییە بە بەرامبەر ناوچە دابڕاوەکان ئیشی لەسەر نەکراوە بە هیچ شێوەیە تەنها ڕۆیشتنی نوێنەرانی حکومەت بەس بۆ پارە بەشکردنە کەی پارە لە بەرنامە نەما کەی پارە لە بینی حکومەتی عێراق و ئێرە نەما ئەو کاتێ ناوچە دابڕاوەکان خۆی کێشەی لەسەر نامێنێ باش دەستەکانت ئێستا لە ڕاستیە کاتی خۆی مناڵێک لە مەکتەب کەوتبوو هاتبوو وتی باوکە نەخەتای منە نەخەتای حکومەت نەخەتای منە نەخەتای مامۆسایە نەخەتای خوایە بەڵام ئەمانەی هیچ کامێکیان خەتاکان نابڕنە بەر خۆیان تێگەی ئەوە ڕاستیەکەیە ئێستا هەر کامێکیان لەم بەرپرسانەی حکومەتی هەرێم کە دانیشن قساکەن هەمویان خۆیان بێبەریەکەن باشە خەڵک ڕووکاتە دەمی کێ تەواو دەستەکانت خۆش بێ کاک بۆ موجان زۆر سپاس بۆ پەیوەندێک باشە قوربان دەستان خۆش بێ و سپاس بۆ تۆش ئەچمە لای کاک شاسوار لە کفریەوە سلام علیکم عەلەیکە سەلام کاک شاسوار گیان باش کاک محمود گیان سپاس دەکەم بە قوربانی چاوت بم یەک تۆز بە خاوی قسە بکە بە باشی لێت حاڵی بم بەسا چاوم کاک محمود گیان ئەم خاک و وەتەنە فرۆشراوە فاتحای گەرەکە تێگەی لە خەڵکی ئەوەی لەوی ڕاجعون تێگەی لە خەستم بەڵێ فرۆشراوە ئێزاگەم داعش تێرن و پیلان دائانن و پیلان ئەوەن و هەر ڕۆژی بەس جەگە دۆزنۆمانە ئەگەمانە ئەگەر خەڵکیان خۆش دەرەکە تێژبگەیان خۆش دەرەک ئەنفالیان خۆش دەرەک شەیدیان خۆش دەرەک با بچێت جنازەکە سەماوە بێژنەوە عیب و سیرەیە تو 30 ساڵ جنازە لە سەماوە بێ و ئەیراکە بازار فال شەید بۆ من بکەی عیب نییە بەڵێ حیاتوی ئەمانە کاکە کومەلە جاردە و دزن
شانزە بیست کەسن بڕێک کۆیلە و بندیوار و سەدیواریان دانا بۆ خەڵکە کوژن و خەڵکە فرێن و خەڵکی تیرۆرەکەن و حەزرات دەرەکەون ناو شار کفریە ئەڕە بۆ پەکارە یەک ڕەترسیارە خەڵکە ترسێنن ئەمانە جەبانن ئەمانە غیرەتیان بووایە شەیدەکەیان نەهاوردووە ئەمانە شەیدیان خۆش ناوێ خاجیان خۆش ناوێ خۆیان پارەیانوێ پاریان دەرێت خۆیان ئەفرۆشن با بزانین ئەو تاکی بنەوە ئەمانە کۆمەڵە جەردە خەڵک دەنگیان پێدات و خەڵک بانگەشیان بۆکە کۆمەڵ مەساوچیانەیە پەرلەمانیان دانا پەرلەمان ئەسڵ ئاساسی نییە کەس بڕێوە پەرلەمان هەر نەماوە ڕۆژە دایەخان ڕۆژێت ئەیکەن و ڕۆژێک قسەکەنە شەید ڕۆژە قسەکەنە پەرلەمان ڕۆژێک سوار عومەر ئیهانەکە ڕۆژێ ناقەڵی حەسەر ئیهانەکەیە ئەم پەرلەمانە بێتە جوخانەوانتەوە و کشتی بێتەین ئەوان ئەهودەرین پارتیە سێمەنی یەکەتیە ئەمە خەڵک قبوڵ ناکە وەکو گۆڕانی سوار کوشتینا و جوێن جاور یەکە دێش دەکوشتاون یەکەتی گۆڕای دەنی یەکە تاینکە یەکە کوڕمانە بدە ماڵن کاکەجان ئەمە بڕە ماڵن مەگە خوا ناخیان جێبارە تازە لە کەس داخیان نایە شوان و گەوان نەما کشا کردە شوردەوە ئاسایش و پۆلیس و پێشمەرگە و زاگاوا گەوای بگیان لەجێمەوە پڵان کەسمان بۆ بگرە وایە وا تەواو دەستەکانت خۆش بێ زۆر بە باشی ئەم جارە لە جەنابەت تێگەیشتم سپاس دەکەم کاک شاسوارجان موفق بی ئینشەڵڵا زۆر سپاس خوا لەگەڵ ئەچمە لای باوکی محەممەد لە شارە زوورەوە السلام عليكم. عليك السلام ورحمة الله باوکی محەممەد کاک محمود جان زۆر بەڕێزی لە خزمەتی جەنابتم بەڕێزی قوربانیان کاک محمود جان ئێمە ڕەخنەمان لە عالی ئیسلامیەکان هەیە ڕەخنەمان لە عالی ئیسلامیەکان القورآن فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا ئیسلامیەکان بۆ یەک ناگرن و خۆتی ئەم زاڵمانە بشکێنن هەتاکو کەی نایەنەوە بە خۆمان تاکو کەی نایەنەوە بە خۆیان ئیسلامیەکان بزانین بۆچی ئەوها ئەوە ئەم تەفرەقە چێ لە نایەنەوە زەمکردنیە کردی و باسی کرد ئەوەنەی باس بێ باسی کردی ئەگەر ئەوەنە هەوڵبن ببرایەتی دڵنیاتەکەم لە سەتاسەد لە دەنگ هاوردی دەنگ باس ئەهێنن و خۆتی ئەم زاڵمانەی پێشکێنن ئەو داواکاریم هەیە لە جەنابتان ئێوە ئینشاءڵڵا هەوڵی بۆ بدەن لە ڕێگەی خۆتان و لە ڕێگەی برایانی یەکگرتو و لە ڕێگەی برایانی بگرتنەوە با ئیتر بەس بێ ئەم تەفرەقە بەس بێ لە ناومانە بەڵێ دەستەکانت خۆش بێ باوکی محەممەد زۆر سپاس بۆ جەنابیشت پەیامەکەت گەیشت سپاس دەکەم ئەچمە لای کاک حەمە ڕەشید لە ژاراوە کاک حەمە ڕەشید کاک حەمە ڕەشید فەرموو ێوارەت باش هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید ڕێزم بۆ خۆت و بینەران و بیستەران زۆر سپاس تاوی کاکە پۆڵا و باوکی محەممەد باز دەکەم و ئەوانەی تریش قسەی جوانیان کرد شتێک ماوە زیادە بیخەمە سەر کاتم بەیە فەرموو لە خزمەتدام برای بەڕێزم ئەرچی حکوومەتی هەرێم چییە بەرامبەر ناوچە دابڕێدراوەکان حکوومەتی هەرێم لە بیدایەتیەوە دەسەڵاتی سیاسی خزمەتی ناوچە دابڕاوەکانی کرد ئێگلای کردوتەوە کاکە بەڵێ زۆر باش هەرچی خۆی بە جێگەیاندووە کاکە ناوچە دابڕێنراوی چێگە ناوچەی منە ئەگە خاچی کوردستانە مادەی بۆ چییە لە دەستوردا بۆ دانیان پێداهێنا وڵاتەکە وڵاتی من بێ بۆ کێشەی با کێشەی لەسەر بێ بۆ وڵاتی خۆمی دەزانم نەکدانی پێدابێنم لە دەستوردا ئەوەندەی ماوە سێ مەحافەزەکەی دیزارێکی دی دەستور بنووسنەوە هەویشدان پێدابێنن بیدەنا ئەم چاوچنۆکانە نەتەوانەی کە چاوچنۆکن بەرامبەر میلەتی کورد کاکی بەڕێزم شایەدیشم بیرەوەرو یاداوەریەکانی برێمەرە کە نووسیوێتەوە بڕۆن بیخوێننەوە سەرانی کورتیان گوتووە لە زیاتی و خاکووەتەن داوای پارەیان کردووە برای بەڕێزم کاکە وەزعەکە زۆر لەوەی قوترە قسەی لەسەر بکەین بەداخەوە زۆرجار داوام لەو کەناڵە بەڕێزانەوە لەو کەناڵە پیرۆزانەوە گوتمە پرسیان لە دەسەڵاتی کوردی بکەن چه کراوە بۆ کورد کاک حەمە ڕەشید 30 ساڵە حکومڕانی کوردیەیە وەرە بزانین چ بۆ کورد کراوە کاک حەمە ڕەشید بەڵێ مەبەستت سەرانی کورد داوای پارەیان کردووە باسی یاداشتەکەی پۆڵ پرێمەرەکەی کاتێکە ئەڵێ من لەگەڵ کوردانیشتم ترسی ئەوم هەبوو داوای دەوڵەتی کوردی ئەوانە بکەن بەڵام دوجار لە بریەوەی داوای دەوڵەتی کوردی بکەن داوای پارەیان کرد مەبەستت ئەوەیە ڕەحمەت لە بابت
ڕحمەت لە وتەلەی کە جەناب لێوە هاتووی بەلای مەحموود کەرکووچیەوە کاکە دامانە لە دەستمان چوو هەرە سێ محافظە ماوە عرب تێنەگەی وەدەنا دەستورە ڕۆشێندەوە ئەو نارەی بنووسنەوە ئەو سێ محافظ دەبێتە تێسە دەسەر و لێ قەمان دەبێتەوە کۆتاییمان پێدێ و دەستخۆشی لێ دەکەم ڕێزم بۆ بینەران سپاس بۆ تۆیش کاک حەمەڕەشید خوا لەگەڵ سپاس دەکەم ئەچمە لای کاک ئەحمەد لە سلێمانیەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاك أحمد جان. كاك محمد شوني باشي؟ سپاس دەکەم قوربان زۆر باشم الحمد لله. باسەکەت باسی ناوچە دابڕاوەکانە؟ ئارە وەڵا. کاک محمد حەزەکەم شتێکە عەرز بکەم. فەرموو. ئەمانە ناوچە دابڕاوە ئەمانەیان لە خەیاڵان نییە و بە خەڵکوشێکیش دەوری لێدایە. بەڵێ. ئەم مەسەرەی دەعاش و مەعاشەی هجوومەکە ئەوان بازرگانیەکەن لەگەڵیانە پێشمەرگەی داما و خۆیان داماون. بەڵێ. خۆیانە دەنەکوش بۆ ئەمانە ئەمانە هیچی بازرگانی خاڵ لەگەڵ دەعاشاکەن. کاک ئەحمەد چەند کەسیان کەشف نەبوو لە شەڕی دەعاشا. کاک ئەحمەد بەڵێ مەبەستەوەی ئەم مەوزوعی داعش و شتە ئەمە فلیمە؟ ئارەوەڵا فلیمە. ئارەوەڵا فلیمە من خۆم لەسەری براکوژیە پێشمەرگە بووم 11 پێشمەرگەمان نات بۆ خوورماڵ 12یان لەو جێیا کوژرا. دوای ئەوانەی کە نادیانیان هەمویان خاین بوون پێنجێنیان تەسمیت ئەو تا شەڕی دراکوژی بوو تەسمیت پارتی کرد. باش. ئەینی سیناروەیەکەوە بۆ سیناروەیە خۆیان پەیوەندیان هەیە لەگەڵ داعشا ئەوە گومانی تیان نیە بەس پێشمەرگەی داما و لە تاو نەبوونی و نەهامەتی خۆیدا دەکوشت. بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بێ پەیامەکەت بە جوانی گەیشت کاک ئەحمەد گیان. سپاس بۆ تۆیش خوا لەگەڵ بێ یاخوا. بەڵێ بەڕێزان ئێمە بەڕاستی لەم سەکۆ ئازادەوە زۆرتر هەوڵ دەدەین کە حەقایقەکان شتە ڕاستەکان بخەینە ڕوو بەبێ پێچووپەنە وەکو خۆی شتەکان باز بکرێ بەڵام ڕێز لە خودی بەرنامەکە بگیرێت دوجار نەتەشیر بە کەس بکرێن لە ناوی کەس بزڕێ نە حاڵەتێک بێتە پێشەوە خوا نەخواسە جنێ و هەندێک بابەتی تیابێ ئێمە بە جوانی حیفازەکەین لەسەر بەرنامەکە و ئایپارێزین لەوەی کە هیچ جۆرێک لە خەلەلی تیا دروست ببێ. چێم لەگەڵ بوو؟ مام جەوهەر هاتەوە بۆ بەرنامەکە. مام جەوهەر شەو باش هەموو کاتت باش مام جەوهەر. لە سەرەتای ڕاپەڕێن ئەگە بەرەی کوردستانی دروست بوو ئەو کاتی هەموو شتێک بۆ کوردستان دەکرا. بەڵێ. بەڵام خۆیان نەیانویست بیکەن بەڵگە هەیە. یەکەم دەبووینە مەرجەعیەت لە کوردستان بەرەی کوردستانی نەدەچین بۆ بەغدا. دوام مافی تەواوی کوردستان و بە خاک و میلەت بەرمان دەگرت. 1500 بێ ئەنفال چیمیا باران مادەی 140 دا نەدەنا لە سەندەقچەی کوردستان. بەڵام سەرکردەکانی یەکێتی پارتی دوو خائینی سەرەکی ئەو کوردستانن کە کوردستانیان بەو ڕۆژەی گەیان 6 ساڵە مساوە لەسەر کەرکووچێرەکەم دۆڕاندیان لە هەر لە عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارف و عەبدولڕەحمان عارف و ئەحمەد حەسەن بە کوردستان حسێن ئەوانە درۆیاکن لەگە خەڵک کوردستان لەبەرەوەی پیاوی ئێران بوون ئێستا پیاوی تورکیشن. ئەوە ڕاستەکانە مادەی 140 بەسەر کۆماری فرۆشایە سەرسەگ بووی تا هەدیە لە بۆ کوڕی مەلک حوسێنی لە ڤێلا بە 18 ملیۆن دۆلار دەکرێت. هەزاران گەنج هەزاران بێباوک هەزاران ئافرەتی بەسەرم لەو وڵاتەی تووشی بارکاولی بووە سەبەبکاری بنەماڵەی تاڵەبانی بارزانی و یەکێتی پارتی ئەودا ئەو گۆڕانە ڕووخاوی لە بڵاکار گۆشتی وەست. ئەوە تا بە 45 موچەی نادەن کارەبار نادەنێ نەفت نادەنێ ئیهانەت دەکەن لەسەر دادەی دەتکوژن تعدان لێ دەکەن ناو لە هەموو شتێکی لێ دەکەن. ئەو میلەتە کارەساتە خۆی ئەو میلەتە کارەساتە ئەو 350 بسە سارەی کە کوردیان فال دەکەن پیاوی ئەو دوو بنەماڵە و ئەو دوو دەسەڵاتەیە. بەڵام ئێستا پێخۆشە حکوومەتی عێراق بگەڕێتەوە پشدەر و قەڵازێ لە بەرەوەی کوردستان بەبێ عێراق ناحەوێتەوە. ئێمە بەشێکین لە عێراق ئەوانە درۆزنن بۆیە گوتم بە ترکەساتی خاکتان لە دەستدا سنوور حەبری بوو بە پردێتاندا کەرکووکیش بە ناو قودس و گوڵستان بوو
جیرۆدەی شەقی هەر دوژمنان بوو بەس مای بوو هەولێر بای بکاتن دوژمن بێتەوە کوڕقر بکاتن ئەوانە سەرەتانن لامەرکەزیشمان داوێ بەجامێ ئاوێ ڕازیمە نەک بە لامەرکەزی شەقیشم لێدەی من دێمەوە من بەس بخەی توژراسی ئەوانە درۆزەلن ئەوانە هەمووی ئەوانە ملەتیانی بادەکەش دەستەکانت خۆش بێمان جەوهەر باران شەهید باران هەمووی ئەوانە دروستیان کرد لەم پاوەدەکەی ئێستاسا گوتی پێمان نەکرێت دەیشی ئێرانی دەین لەسەر کەرکوچێ ئەوانە کوردیان نەرفا کرد ئەوانە 4500 دیان تێکدا پەیامەکەت گەیشت مام جەوهەر گیان بەڵام ئەو میلەتەش بەرپرسیارە کارەساتە وحافظ خوا لەگەڵ مام جەوهەر زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کۆتا پەیوەندی کاک جەلال لە هەولێرەوە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته كاك جلال. براكم والله من براكم والله بكرتي من رويدم لو جماوريه. بله. جماوريه من بهيج رازينيا عرب ليرة بو جريانك. استادرن بابيته ونيا. كي وايوتو؟ بلا والله يوم لقمان جوارات دري عرب بيته والله عرب بيته. كنت خوي بالطلوة ذكاء جارش كشري بيد نايته ولا شيء عرب خلاص ما بي من بشخصي خمنا نبيازي بخمنا ديسيرات حكم كاتو عرب جارش كحكمك والله يوزا كدوري لفيشها يان ذا شات يلدا بزيتو عرب دينيتو يان دبي لقوة زي داربك هيك شاري دي كنيا شير دار التوجيه داتا بارتيه كتي لبغاو امريكاوا ككردستان تسميلي عرب كانوا والله تسميلي عرب ما كانوا جارا انفاري دوم ما عندك كانوا كاك جلال بله من هەر وەکو فزوڵێک هایسە بۆم دروست بوو دەکرێت بزانم پیشەی جەنابەت چییە؟ من؟ بەڵێە؟ منیشی جەنابم خانشینێکی 6,000 مێ خانەنشینی مەبەستم لەوەیە یعنی تۆ وەکو خۆت من کورد هەر گەلی کوردی ڕابردووی خۆی لەبیر بکە من عەرەب منی ئەنفار کرد چۆن جارێک تەسدیقەی پێ بکەم دەست خۆش من هیچ کێشەم لەگەڵ پەیامەکەی جەنابەت نییە ئەمن دیفاع لە پارتیەکەتی ناکەم دەزانم بەڵام عەرەبی جێی سیقە نییە بۆ حکومەتەکەیان موچە و بەنزینەکەی نەبێ بڕۆ بەغاوە ئێمە کاک جەلال قسەیەک هەیە گەلێک جوانە بەغا لە خراپەوە بچین بۆ خراپتر باشە من لە پەیامەکەی جەناب هەتا نەگەڕێنەوە بۆ ئیسلام بەڵێ دەست خۆش من لە پەیامەکەی جەنابەت تێگەیشتم خوا نەخواستە مەبەستمەوە نەبوو لە هەواڵی پیشەی جەنابتم پرسی دوجار تۆش هەر بەشێکی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بەدەست منیش بەشێکم براکەم تۆش بەوە دەناڵێنی پیازیشم داتێ لەبەر ئەوەی عەرەب ئەوەندی چیمیا و تۆپ باران و ئەنفار کردوم بەغا بۆیە موچەی هەرێمی بریۆ کورد تێک بەردا کاک جەلال ئەگەر گوێم لێ بگریت 1 دقیقە شتێک هەیە حەزەکەم بە جەنابی بڵێم ئێمە ئیستا ئێمە کوردین لەناو خۆمان مەسەلەن یعنی پێویستە ئەگەر گۆشتی یەکیش لێکەینەوە ئێسقانەکەی نەشتێنین وایە؟ بەڵام ئێمە هەر نەڵێن کورد خوا ئەگەر 1 دقە مەجال دەیکاتەوە بۆ داخرایەوە وەڵا ئەزانم خۆی داخرایەوە کاک دابان کاک داوان ئەڵێ خۆی داخرایەوە سواس دەکەم کاک داوان سواس کاک جەلال وەڵا هەر حەزم لێ بوو یعنی ئاماژە بە شتێک بکەم کاک جەلال گیان من هاتم ئەوە بڵێم کورد لەناو خۆمانە ئەگەر گۆشتەکەیشی لێکردیتەوە با ئێسقانەکەی نەشتێنێ ینی یەک نمونە ئێستا پرۆژەیەک هەیە بۆ نمونە لە شاری سلێمانی ئەم پرۆژەیە بریتە لە دانانی مەسەلەن کامیرەی چاودێری تیژڕەوی هاتوچۆی ئەوانە گوایە لە یەکی یەکەوە دەست ئەکرێ بە کارکردن ینی تریلیۆن دینار قازانجی تیا هەیە کۆمپانیای قازانجەکە ئەچێتەوە گیرفانی ئەو کۆمپانیایە دوجار خەڵک زەرەرمەند ئەبێ دوجار خەڵک گیرفانی خاڵی ئەکرێتەوە چیتە مرور بە ملیۆن دینار ئەبێ غەرامە بدەی ئەو کاتە وا دیاری کراوە مەسەلەن لە بینی شارێک بۆ شارێک ئەگەر بەوەنە دەقەبی بڕی ئەوەندە دەقەیتر زیادت کردبێەوە یەکسەر غەرامەکەت بۆ ئەنووسرێ جارێک ئەنووسرێ دوو ئەنووسرێ لە ڕۆژێکا بۆی هەیە کابرا لەسەر عساب بێ مەسەلەن بەپەلە لە شوێنەکان بۆ نمونە لە مەسافەیەک لە مەسافەکان سەریع بڕوە یعنی تۆ سەیریکە ئەمە ئێستا ئێمە ئەڵێن حکوومەتی عێراق دەهێندەی حکوومەتی هەرێمی کوردستان لەوانەیە گەندەڵتر بێ یان حکوومەتی هەرێم دەهێندەی عێراق گەندەڵتر بێ بەڵام خۆ لەوێ کامیرەی چاودێریدا نەناوە بۆی خەڵک بڕوتێنێتەوە
لەوێش بنزین هەرزانە لێرە گرانە لەوێ هەندێک دەرماڵە هەیە تایبەت بە زیندانی سیاسی تایبەت بە خەڵکی بە خانەوادەی شەهید و کەسوکاری شەهید یعنی من خەڵکە زانم زیندانی سیاسیە سێ جار نێردراوە بۆ تورکیا بۆ سیاحەت جارێک نێردراوە بۆ حەج جارێک کوڕەکەی تەعین کراوە جارێک براکەی نێردراوە بۆ ئەوروپا بۆ عیلاج ئەمانە هەمووی امتیازاتن لەلایەن حکوومەتی عێراقەوە من باسی حکوومەتی عێراق ناکەم هەر حکوومەتێکی تر لە وڵاتانە بەڵام لێرە ئەوەندەی حکوومەتەکەمان لە هەموو غەمی ئەوایە چۆن گیرفانی من و تۆی هاوڵاتی خاڵی بکاتەوە ئەوەندە لە خەمی ئەوەیان نییە چوار مساعدە چوار یارمەتی چوار هاوکاری کاکە هاوکاری ئەو گەنجانە بکەن کە یانەوێ ژیانی هاوسەرگیری پێک بێنن کاکە هاوکاریوانە بکەن کە بەدەست کرێچیوە ناڵێنن کاکە خەڵک هاتووە نامەی نردووە ئەڵێ من 3 مانگە کرێم نەداوە ئەوە ئەم هەفتەیە کرێ نەدەم ئەشیا مەخرێتە سەر جادە مەجبور بە دەستماچکردن و سوال و سەدەقە و ئەوە کرێ مانجێک 2 مانگمان بۆ کۆ کردوێتەوە نردومانە بۆ خاوەنخانەوەکە و تکامان لێ کردووە کە دەری نەکا لە خانۆکە کاکە ئەمە حکوومەتی کوردیە یعنی ئێمە خەباتی شۆڕژێڕی ساڵەهای ساڵە ئەکرێ 30-40 ساڵە ئەم کووردە هەر ئەڵێ من خەباتەکەم دژی فلان وەستایەوە دژی ئەم وەستایەوە دژی نازانم سەدام حوسێن وەستایەوە بۆ ئەمە بوو بۆ کە گیرفانی خەڵک خاڵی بکەنەوە بۆ ئەوە بوو کە کامرەی تیژڕەوی بۆ خەڵک دابنن گیرفانی خاڵی بکەنەوە بۆ ئەوە بوو کە تۆ پارەی جادە و ژینگە و نازانم ئەمانە لە من وەربگری یان ئەوەی کە کارتەکەت بای 10,000 و 12,000 و نیو لە من وەربگری کارتی موبایلەکەت بۆ ئەمانە بوو کاکە بۆ بەرمیلێک نەوت لە 100,000 و 110,000 دینارەوە بکەی بە 190,000 دینار بۆ غاز دەست نەکەوێ ئەم خەباتە بۆ ئەمە کرا یعنی بەڕاستی خەڵک ئەبێ زۆر ئاستی وشاری زۆر لەوە بەرزتر و گەورەتر بێ کە هەست بکە ئەم حکوومەتە لە خەمی خەڵکی خۆیان نییە جا قوڕ بەسەر ناوچەجێ ناکۆکەکان قوڕ بەسەر کەرکووک قوڕ بەسەر دووز و ئەوانە یعنی ئەمەیە ئیتر ماڵ بە قوڕگیران ئەمەیە کە ئێمە بەڕاستی تووشی حکوومەت و دەسەڵاتێک بووین لە خەمی هاوڵاتیەکانی خۆی نییە زۆر بەداخەوە هیوادارم کاتێکی باشمان بەسەر بردبێ لە دیاریکردنی تەوەری ئەڵقەی ئەم جارە و قسەکردن لەسەر ئەم تەوەرانە سوپاسانەکەم کە بینەر و بیسەرما بوون سوپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرەکانەوە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.